اللهم صل على سيدنا محمد وعلى آل محمد. ئەمڕۆ مەولودی پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێت. بوو لە هەرێمی کوردستان خەڵک پابەندی دینێکی کوردەواریە. پابەندی دین هاتۆتە ناو کولتوری کوردەواری و ساڵانێکی زۆرە کورد ئاشنای ئاینی پیرۆزی ئیسلامە. ئەگەرچی هەندێک بابەتی هاوردە و لادان لە دین هەیە، بەڵام کورد ئەمەی کردوتە ڕێگا ڕاستەکەی خۆی بۆ ژیان و ژیاری کوردەواری. هاتنی محەممەد پێغەمبەر درودی خوای لەسەر بێت گۆڕانکاریەکی گەورە بوو لە ژیانی مرۆڤایەتیدا، بە جۆرێکە لە بەربەریەت و لە نایەکسانی و لە ئەوەی کە ژیان بە نوعێکی تر ئەڕۆیشت ئەو ڕێڕەوەکەی ڕاست کردەوە. فەرمودەکانی پەیامەکەی کە لەلایەن خوای گەورەوە بۆی دابەزیەوە پڕپڕیەتی لە مرۆڤ دۆستی، لە ژیان دۆستی، ئەگەر خۆمان بمانەوێت و ئەگەریش بۆ بەرژەوەندی گروپ و کەس و لایەن بەکاری بهێنین، ئەمە بابەتێکە و وەک زۆر جارە بینین نیگەرانی لێ ئەکەوێتەوە. دووریدی خوا لەسەر ئەو ڕێبەری ژیان دۆستی و مرۆڤ دۆستیە بێت و سڵاو لە هەموو ئەوانەشی کە بەدەست و دەم و دایمپاچی کوردایەتی ئەکەن و ئەمەیان کردوتە ڕێگا ڕاستەکەی ژیان. بابەتەکەی ئێمە ئەوە نییە. پەیوەندی بە دۆخی عێراق و هەرێمی کوردستانەوە هەیە. کۆمەڵێک پرسیار هەیە ڕۆژانە لە ناو ساحەی سیاسی عێراق و هەرێمی کوردستان بەردەوام دێن و دەچن. ئێمەش بە دوای وەڵامەکانیان وێڵین. بۆ هەموو کەسانی کە بە ئاگان لە ڕەوشی سیاسی عێراق، گۆڕانکاریەکانی عێراق، باز لەوە کرێ هاوپەیمانانە کشێنەوە، باز لەوە کرێ بێ گروپە چەکدارەکان هەندێک لە گروپەکان چەک دابنێنەوەی لە دەرەوەی یاسان یان چوارچێوەیەکی یاساییان نییە. عێراقەکەوێتە چ دۆخێکەوە، شان دێ و شان دەڕوا، هەندێک شەو زۆر قورس بۆ سیاسەکانی عێراق تێپەڕێ. ئەمە عێراقە، بەڵام پەیوەندی بە ئێمەی کوردەوە هەیە لە بەرەوەی ئێمە بەشێکی لە عێراقی فدراڵ. هەرێمی کوردستان بەم دۆخەوە هەنگاو بنێت، بەم ئاڵۆزیانەوە هەنگاو بنێت بەرەو کوێ. میوانی ئەم شەوی پانۆراما بە سوپاسەوە بە ڕێزان شێخ دلێر، ئەندامی خولی پێشوێن جومەنی نوێنەرانی عێراق. ڕێزان خەز زۆر بەخێر بێ. زۆر سوپاس کاکەزانە، زۆر سوپاس دەکەم. سوپاس بۆ کەناڵی کورسات نیوز و هەروەها بۆ بینەرانی خۆشەویست. هەر بژیت. جا پێشەوەی دەست پێ بکەین تخوا کاکزانە پێشەوەی پرسیارکەی. بەڵێ. کە وتمە ڕۆم بۆ کورسات نیوز، ئەتر زۆر لە هاوڕێ و ئەمانە زۆر خەمیانە کاڵێن ئەڵێن کورسات نیوز داخرێت. ئەتر جا حەزەکەم هەر لێرەوە ینی وەڵامێک هەمڕە چونکە هاوڕەکانم داواکەن هەم ئەمەوێ وەڵامێکم دەستکەوێ هیچ هەواڵێکی وا هەیە چکە پێم ناخۆشە. سپاسی جەناب دەکەم، سپاسی هەموو ئەوانەشەکەم کە پرسن، هەرچەندە من ڕێگە پێدراونیم لەسەر و بابەتە هیچ بڵێم، بەڵام کورسات میراتێکی گەورەی کوردایەتی و کوردستانە بەبێەوەی کە خۆم لێرە کارمەندم و یەکێکە لە جوانیەکانی سلێمانی وەرێمی کوردستان خەڵک ئەو شایەتیە بۆ خۆی ئەدات. ژیانی مێدیایی بە پێی قۆناغەکان هەندێک گۆڕانکاری بەسەردادێت. کورسات داناخرێ، کورسات گوڵە نێرگزەکە میشە لە ناو ماڵ و لە ناو ماڵی کوردەواری و کوردستانیانەی خەڵک ئەبێ، بەڵام ڕەنگەندێک گۆڕانکاری بۆ بەرەو پێشچن خۆڕێخستنەوە بۆ ئەوەی لەم قۆناغەدا بتوانین کە هەندێک بۆشایی گەورە گەورە هەیە، هەم لە بوارە نیشتیمانەکەی، لە بوارە نەتەوایەتەکەی، لە بوارە مرۆڤ دۆستیەکەی تەکانێکی تر بە مێدیا بدەین. ئەوە ئامانجی بەڕێوەبەری کورسات و خەڵکی بێزار کردووە، خەڵکی نیگەران کردووە، بەڵام کورسات هەمیشە خزمەتەکە، هەمیشە بە جیاوازیەکانی خزمەتەکە. ڕەنگە خۆڕێخستنەوەیەک هەبێ، بەڵام خۆڕێخستنەوەکە بەمانای ئەوە نیە، بەمانای ئەوەیە کە باشتر بەهێزتر بە ڕەونەقێکی کورساتی تر خزمەتی هەرێمی کوردستان و هەر چوار پارچاکەی. سپاس بۆ پرسیارەکەشت ڕێزان خان بە پەرۆشی میسۆزیت، من سپاس دەکەم. ئەنجا با من پرسیار بکەم، با لە هەرێمی کوردستانەوە دەست پێ بکەین. هەڵسەنگاندنی ڕێزان شێخ دلێر بۆ دۆخی هەرێمی کوردستان چییە؟ ئەم دۆخی ئستتیدای وەڵاهی طبعا یەکەم بە بەرپرسانەوە جوابەکەیەمەوە، دووەمیش لەبەرەوەی لە ناو ئێمە لە ناوم هەرێمی کوردستانەین
کەسانێک کە سیرێکی ڕەنجێکی زۆرە داوە لە ناو هەرێمی کوردستان و خەڵکیم هەرێمە شەهیدی بۆیە و گەشتوینەتە مەرحەلەیە گەمە زۆر باسمان کردو بەڵام ئەمە لە دڵسۆزیە ئەمە مانایەوە نییە کە تۆ بە نەفەسێکەوە قسە بکەی کە بڵێ هەرێمی کوردستانم خۆش ناوێ حیزبە سیاسیەکان وایان کردو بەڵامەوە واقعەکە تۆ لە هەرێمی کوردستانە بەم هەموو بارودۆخە قورسەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەگوزەرێ بەبوونی شەڕ بەوەی کە عێراق لە مەرحەلەیەکی قورسایە هەرێمی کوردستان نە پەرلەمانت هەیە دەرگای پەرلەمانت داخستووە نە حکوومەتت هەیە دوو حکوومەتی دوو ئیدارەیی حزبی سیاسی دەسەڵاتێکی قورسی گرتووە بەدەستەوە بەڕاستی بارودۆخێکی خراپە ئێستا کورد ئەگەر بێوێ ئەو ساکە هەرێمی کوردستان کە باستە کرد ئەم هەرێمە حکوومەتێکی هەیە سەرۆکی حکوومەتێکی هەیە سەرۆکی هەرێمێکی هەیە بە نوێنەرایەتی خەڵک لە بروی خەڵک دەنگیاوە بە پەرلەمانتاریش جارێکی تر ئەم حکوومەتی هەڵبژاردۆ بەڵام تۆ کاربارڕێکەرەوە چۆن ساڵە هەرم کەسانن لەبەر زۆر قورسە بارودۆخێکە توانم پێت بڵم لە هەرێمی کوردستانە بە ڕۆژانە ئێمە مؤسساتەکانمان ئەگەڕێتە دووە خزمەت گوزاریەکانمان ئەگەڕێتەوە خزمەت گوزار ئەو بوونیە تەحتیە کە دروستە کردو کاڵی پاشخانێکە کە دروستە کردو بۆ هەرێمەکەت وردە وردە لەرزۆک بووە باس لەوەدا کەم جادەیە دروستەکەن و چیەکەن شانازی پێوەکەن منی شانازی پێوەکەم کە هەرێمەکەم گۆڕانکاریەکی باشی پێوە بکرێ بەڵام ئەبێ شانازی بەوە بکەم کە مؤسساتەکانم بەهێز بێ دامەزراوەکان گرنگ بێ دەرگای قوتابخانەکان کە کرایەوە مامۆستای زۆر باشی تیاابێ مامۆستا تەعین کرابێ لادەکان مەکاکرێتەوە ئێستا هەر مامۆستایان نیە هەمویان بە عقدە من عقدەکەش پارەیان نایانێ لەبەرەوە ئەمانەیە خستەخانەی حکومیت نەماوە وەکو پێویست کەواتە سیرکە دەنگی خەڵک من کاتێک کە بێزارم یاخود پێداویستێکی زۆرمەیەک و هاوڵاتیڵم دەنگەکەی خۆی دەنگی یاوە بە کەسێک کە ناوی پەرلەمانتارە نوێنەریەتی دەستی ناگاتە سەرۆکی حیزبەکە بچێ بۆ لای دەستی ناگاتە وەزیرەکە بەڵام دەستێگاتە ئەم پەرلەمانتە کوا ئێستا پەرلەمانتارە فەقیرەکان چیەکەن یعنی بەڕاستی خۆشیان لە بارودۆخێک ینی وایان لێکردون لە بارودۆخێکان نازانن چی لەگەڵ خەڵکا بڵێن نەوەی پەرلەمانتارن نەوەی دەنگی خەڵکن لە کاتێکیشا بەڕستمی ئەمانە پێگەیان چوونەتە ناو دەنجا لە خەڵک وەرگرتووە ئیتر یعنی بارودۆخەکەیان قورسە بەڕاستی مەسئولێتێکی گەورە لە سەرشانی دوو حیزبی ئەساسیە ئەگەر بەم شێوە بڕوا هەرێمیان ئەوەندە لاواز کردووە خۆیان هێزیان نییە یعنی من کە باسەکەم بەڵێم کاچیتە بەغدا بە ناوی حیزبەوە قسە ناکرێ بە ناوی هەرێمێکی کە نوێنەری هەر لە پێشتیش چۆنەڵین کورسات نوێنەری چوار پارچەیە ئەم هەرێمە نوێنەری چوار پارچە نییە کام پارچە ئێستا تۆ پارچەکەشت پەرت کردو لەبەرەوە بارودۆخێکی زۆر قورسە ناتوانانی ینی وەصفێکی جدی بکەی بۆم بەراورد دەکرێت بە قۆناغەکانی خراپترین قۆناغە ئێمە لە خراپترین قۆناغا هەتا ئێستا بەداخستنی ئەو کاتێک کە پەرلەمان بە ڕسمی داخرا لە کاتێکا کە دکتۆر یوسف سەرۆک بوو هەر چۆنێک بوو دوایەوە ئیشکرایەوە دوای پەرلەمان دانرایەوە یعنی هەرچۆ کارەکرا بەنگ هەبوو معارەزەی حەقیقیت هەبوو ئێستا معارەزەش لە دەرەوە دانیشتۆ هەر ڕۆژە و مەلەفێکە هێنێ بۆی خەڵکی پێوە مەشغوڵکە نەک مەلەفێک بە جددی ئیشی لەسەر بکە کەواتە ینی بارودۆخێکی قورست هەیە خەڵک وای لێ هاتۆ نازانێ بڕوا بە کێ بکات چکە بێسیقەیی زۆر قورسە ئێستا خەڵک بێمتمانە بووە بەرامبەر بە هەموو شتێک ینی نەمتمانی بە حکوومەت ماوەنە بە حیزبی ماوە تۆ باسیۆ ناکەی کە هەندێک کەسەکان لەگەڵ حیزبێکی سیاسین و تۆ محتەمی بەوەی کەم حیزبە بمێنێتەوە ئیشی بەڵام بەڕاستی هاوڵاتی ئاسایی لە هەرێمی کوردستانە متمانی بە هیچ نەماوە ئەوە تا معارەزەش هەر ڕۆژە و هەروواڵەوە من شکاتێکم کرد پەرلەمانی کوردستان داخرێ و ئەوە من ئەوم کرد لێرە نایە ئیش بکە لەسەروی کە ئایا گرنگەکەم پەرلەمانە کارا بێتەوە بەڵام بە شێوەیە کارا بێتەوە کە بتوانن حکوومەتێکی خەڵک هەڵبژێرن گرێکە لە دەست دەرچۆ بچێتە ددان بکرێتەوە بە ددانی ژەکرێتەوە واللهی نازانم بەڵام چی نازانم چۆن وەصفی گەم هەنی بارودۆخێکی قورسە بەڵام لە ئەخێری شاگەر یەکێتی و پارتی ئەو نیەتە جدیان هەبێ بە ماوەی ساعاتێک هەموو کێشەکان چارەسەرەکەن ئەگەر پارتی مصر نەبێ لەسەرەوەی کە هەرچی سەرۆکایەتەکان و هەرچی دەسەڵاتە باڵاکانە بۆ خۆی هەڵبگرێت چونکە دەسەڵاتی باڵا بە چییە؟ 100 ئەوەی کەش قووەتیان هەبێ ئەمیش 100 ئەوەی کە قووەتی هەبێ کە حکوومەتی حەقیقی نەبوو پەرلەمانی نەبوو کەواتە تۆ دامەزراوەی ڕسمیت نییە وەکو وتمان ئێمە یەکێک لە ئەساسیەکانەوەی کە دەسەڵاتی دادوەریشت لە ڕوویاوە لە کەسی ئەویش کار ناکە ئەوە ڕۆژێک هەڵەندەستی کردەوە بەکارکردن چەنەها خەڵک ئەم هەموو پەڕاوی هەیە کە نرێنراوەتە ئەو دادگای ئیشی لەسەر ناکرێ لەبەرەوەی بەهۆی کێشەی ئەم دوو حیزبەوە تەنانەت ئەو دەسەڵاتش دەستی تێکراوە باشە ڕێزاخان یەگەر بێت و لە حاڵەتی وەهادا کە حکوومەت بەم شێوازی ئێستا هەیە پێکیش بێتەوە بەڵێ
وەکو فارسەڵە بە دەردەخوات ئەزانی چی بە دەردەخوا گەرەمان بێن پەرلەمان کاراکەنەوە ئەم کەسانی کە عەرقەلەن لە بەردەمی تەشکیلی حکوومەت لا ببرێ ئەوەش بە کەسانێکی نیشتیمان پەروەرەکرێ کە بەڕاستی بڕوای بەوە بێ ئێستا ئێمە بینیمان لە حکوومەتی فدراڵە کاتێک حیزبە سیاسیەکان ئیطاری تەنسیقی گەورەترینی تحالوفە کە هەبووە بۆ شەکەن مالیکی موسڕە لەسەر بێتە سەرۆک وەزیران سوودانی موسڕە بەڵام کەسیرەکەن بارودۆخەکەیان قورسە ئەم دەسەڵاتە کە دەسەڵاتی جێبەجێکردنە واتە سەرۆک وەزیرانی خۆیانە لە دەستیانە چێ بەم شێوەیە بێ ئەچن کەسێک ئەهێنن دوور لە سیاست دوور لە هەموو ئەمانە تەنان حزبێکی سیاسیشینە بۆ هێناوێتی کردوێتی ئیتر بە هەر شێوەیەک بێ کەسێک بێ توانای نەبێ کەسێک بێ ڕەنگە سیاسیەکی باش نەبێ بەڵام هێناویانە بۆی بتوانن ئیدارەی مەرحەلەکەی پێبن عەرەب بەو هەموو بە قووەتەی کە خۆی باسەکا بەوەوە بەو هەموو قووەتەی مالیکیەوە ئەمانەیان کرد سەیری کە کورد ناتوانێت ئەمە بکە بۆ کەواتە ئێمە نیشتیمان پەروەریمانتیانە ئەوان قەومیەتیان تایە کە ئەڵێن شیعە هەر بۆ خۆیان متەئەسرن بەوەی کە شیعە ئەبێ بە قووت بێ ڕەنگە ئێمە تێگەیشتێکمان بۆ دروست بوو بێ بڵێن ئەگەر حەچی ئینادی بکەین هەرچی بۆ جۆرە ئەو جۆرە ئیدامە پێ بدەین کوردستان هەرەمێنێتەوە دوازار ئەخر چۆن نەمێنێتەوە کە تۆ مؤسساتە نەبوو ئەی خەڵک چێکە خەڵک تاکەی تەحملەکە مەسەلەن تۆ ئەچیتە هەر دام و دەستگایەکەوە ئەیانێ پلیان بەرزکرێتەوە ئەڵە نەبێ حکومەت تشکیل ئەوێت تەعین ببێ ئەنا ئێبێ حکومەت تشکیل بێت تا حکومەت تشکیل نەبێ خۆ چۆن پلە ئەدرێ بە خەڵک یعنی کەواتە ئەمانە تۆ ئێستا هەستێری هیچ ناکەین ئێمە باسی پاراستنی خەڵکەکەین کە دەستگایەکمانەیە نایی دەستگای پۆلیسە بەڵێ بە یعنی کە باسی تەمەنێکی مناڵەکەی چکە پۆلیسە بێ گەنج بێ تەخەڕوجی کرد بێ و بتوانێت خزمەتکە پۆلیسەکانمان ئێستا هەموو تەمەنیان لە 30 ساڵ تێپەڕیوە چونکە لەبەر دوای تەعینات نییە لەبەر تۆ سێری ئەمە کە تۆ وات لێ هاتۆ هەرێمەکە و ئیتر ئەمەژێکە لە کێشەکان هەمووی کێشەیە دام و دەستگاکان لە هەموو دام و دەستگاکانە وایە تۆ کەسێکی کە تعین نەکراوە ڕاستەمە لە پێژن لە پێشمەرگیان لە جێگەدانان و ئەمانەکان ڕێزاکان بەڵام کابراگەر 20 ساڵ 25 ساڵ لە شوێنێک بوو مامۆستایەک 10 ساڵە لە لادەیە 10 ساڵی ڕێکە لە لادەیە و ئێوێ ببێتەوە ئەو ساخ بە نقطە بوو نقطەکەیان بۆ کردو هاتووە ناو شار و ئیشی خۆیە کرد ئێستا مامۆستایە لەو شوێنە ناڕوە بڕوا بکە بە دنیایە واستە چی بۆ بکەی نایەتەوە ئەگەر بێ بە ڕسمەکەی خۆی لەبەری کەسێک نێ بچێتە شوێنی یاخود لە مەکتەبێکەوە نەقلە بێ ئەو ساڵ زۆر ئاسایی بوو مامۆستا لێرەوە گەڕێکەکەەوە چوو بۆ گەڕێکێکی تر بارودۆخی ئێستا دارایی خراپە ناتوانێت تەکسی بگرێ ئەم مامۆستایە ئەبێ توڵی عمری لەم مەکتەبا بمێنێتەوە ئەگەر نازام چیش بێ لەم خانووە بمێنێتەوە چونکە ئەگەر بچێ بۆ شوێنێکی دوورتر مەکتەبەکەی بۆ نەکەی کێشەکان هەرەوەنیە کە ئێمە بینین ئەمە بە ڕۆژانە دێتە ڕێگەم بۆ مەکتەبێک کە ئەگەڕێ دایک و باوکەکە ئەگەڕێ پارەی نییە بیخاتە مەکتەبی ئەهلی و وەزعی هەموو خەڵک وای لێ هاتەوە هەندێک مەکتەب هەیە لە ناو شاری سلێمانی ئێستا دیاری کراون کە مەکتەبێکن تۆزێ باشترن بەڵام ئێمە وەرە لە 2026 لە 91ەوە حکوومەتمان هەیە و هاتوین هەتا ئێستا مەکتەبەکانمان ئەوەندە گونجاو نەبێ وردە هەمووی هات بێتە خوارەوە یعنی بەڕاستی ئاستەکان وردە لە جێگەی پێویستانە یعنی بۆمانانیە بڵین ئەم دۆخە عیبینیە و با ئێمە ململانێکە بەردەوام بکەین پێچوانەوە ئەگەر هەر کەسێک ئێستا شەڵێم ئەوەی کە بەڕاستی هەرێمی کوردستان نەتەوەی کوردی خۆش بێ و بیاوێ ئەم هەرێمی کوردستانە بەردەوام بێ و خودی خۆی ڕێز لە خودی خۆی بگرێ و لەو سوێنەی خواردوێتی کە لە هەر پێگەیە کابێ کە ئەم هەرێمی کوردستانە بپارێزێ بەڕاستی سوێنەکەی خۆی دۆڕانەوە چونکە هەرێمی کوردستان بارودۆخێکی خراپە ئێمە هەمومان بە هەموو شێوەیەک ئەو کەسەی سیاسی نیە ئەو کەسەی کە سیاسیە ئەو کەسەی کە کۆمەڵایەتی هەمووی هەوڵەیە بە هەر شێوەیەک ئەم دەنگە ببیسترێ لەلایەن ئەم سەرۆکانەوە ئەم سەرۆکی حیزبانەوە چونکە سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت و جێگر و ئەمانە بەڕاستی ئێستا دەسەڵاتەکانیان بۆ خۆیانە لە شوێنی خۆیان بۆ خۆیان بەکارێهێنن بەڵام وەکۆی کە حکوومەتی خەڵک بێ حکوومەتی خەڵک نەماوە حکوومەت بووە بە حکوومەتی دوولایانی هەر کەسیان لە شوێنی خۆیان ئیشەکەن ئیچێتیش بە حکوومەتی خۆی بە زۆرێک لە جۆرەکان لە هەندێک ڕۆ نەیزانی کوردستانیش بە هەمان شێوەیە خۆ ئێستا تۆ لە ناو ئێرەیا بیت ئەمڕۆ بەڕێز کاقوبات ڕاستە بە ناوی جێگری سەرۆکی حکوومەتەوەی کا بەڵام ئەوەی کە بیکا زیاتر بۆ وەلای خۆی کا لە ناوی کێتی نیشتمانی کوردستان ڕەنگە من وەکو خۆم پێ بخۆش بێ ئەگەر ئەو وەلای زیاتر بێ وەکو حیزب بەڵام وەکو هاوڵاتێکی ئاسایی بەڕاستی پێم ناخۆشە
پێم ناخۆشە کە من لە شاری سلێمانیا بم ئەبێ بۆ ئەم جێگایە کە ناوی ئەم شارەیە هەڵەبجەیە گەرمیانە کوێیە بێ خزمەتی هەموو خەڵکەکانوەکو یەک بکرێت لە کاتێکا توانانیە واریدا زیاتر لای حیزب سیاسیەکانە پارتیش بە هەمان شێوە ئەندامی ئەنجومەنی نوێنەران بووین لە چا ئەو کاتێک کە جەنابەت لە ئەنجومەنی نوێنەران بووین بە بەراورد لەگەڵ ئێستا شتمان لە دەستداوە زۆری معنەوی و یاسایش تەنانەت زۆر دەورەی یەک تۆ کە ئەڕۆشتی تەبەغا هاوپەیمانیت هەبوو هاوپەیمانی کوردستانیت هەبوو هەموو ئەم کەسە سیاسیانە یاخودەوانی کە نوێنەریان هەبوو لە ناو پەرلەمانە ئەمانە کەسێکی سیاسی بوون و نوێنەری کورد بوون مناقەشەیانە کرد لەسەر هەر پۆستێک بۆ کورد مناقەشەیانە کرد ئەهاتن لەملاوە خۆیان ڕێکەکەوتن لەسەر پۆستەکان ڕەنگە گەروترابێ و کاتەش هەر بۆ پارتی وێکێتەوە بەڵام مهمەوەیە ئەوان بە یەک دەنگە ڕۆشتنە پێشەوە بەڵام ئێستا تۆ وەکو حیزبەکی ضعیفی مستەحیلە حیزب بەقوت بێ بە تاقی تەنها ئەبێت تەنازول بکا لە مافەکانی بۆ حیزبێکی سیاسی تر ناتوانێت جاکە تۆ تەنازول لە مافەکان کرد یعنی تەنازولەکەی لە مافی خەڵک ڕاستە تۆ حیزبیت بەڵام لە ئەخیرا تۆ تەنازول کردو لە مافی خەڵک ئەمەش بۆ خۆی قورسە ئەبێ ئەم سیاسیانە بیری لێکەنەوە بەڕاستی ئەوەی ئێستا گوزارێ کاتی خۆی شەڕی ناوخۆ بوو زۆرە و قسێ لە نانی چێتیەکانەوە ئەکرێ ڕێزانخانەڵێن کاتی خۆی دۆخەکە گەیشتە دۆخێکی چەق بەست و سەرۆک مامجەلال لە واشنتنە پەیوەندیەکە وەڵێ من دێمەوە لە ڕێگەی ئیبراهیم خەلیلە و پارتی ئاگادارکەنەوە لە کاتێکا کە شەڕە یعنی نەشەڕ ئاشتیە و کاتە ئەچێ و بەردی بناغی ئاشتیەک و ڕێکەوتنامەیەکی استراتیجی و بێکەوە ئیشکردن بۆ ئەوەی کە عراقی نوێ بنیاد بدرێتەوە دەستور بنووسرە و دەستورێکی ئێستەمە هەر شتێگەڵێن پاسی پێشمەرگاکان لەن دەستور ئێکەوە ئێمە هێشتا پابندی پێ و خۆمان سەدانەوە حوتە دەنگمان پێداوە باشە ئێستا پێویستی بە دەست پێشخەریشی لەو زۆرە نییە زۆر پێویستی پێوە هەمیشە ژووترا سێریکەم ئێمە لە ئێستا بە زۆر واقعی بین ئەوەی کە باز لە کوردەکە و هەرێمی کوردستان بەڕێزکاک مەسعود بارزانیە ئەمە سەرۆکێکی کوردە سۆمبلێکی کوردە یعنی بەڕاستی من وەکو خۆم کە کوردێکم تەمەناکەم چۆن مامجەلال ئەو ڕۆحە کوردیەی هەبوو لە کاتی خۆیان لە ناوم هەرێمی کوردستانە و تەنازولی لە هەموو مافەکانی خۆیە کرد لە پێناوی هەرێمی کوردستانە کردوشێتی ئەبێ ئەویش بە هەمان شێوە کار بکات هەرچی وەفدی عەرەبەیەت بۆلات هەرچی وەفدی ئەجنەبیەت بۆلات تۆ سەرکردەیەکی بەڵام لە ئەخیرا ئەو وەفدە گرنگە کە ناوێکێتی نیشتمانی کوردستانە تۆ بتوانێت ئیتفاقی لەگەڵاکەی ئەم بارودۆخە چاکەی بۆ خەڵک چونکە بەم دوو حیزبە بار و ئێستا ڕاستە تەحالوفێکمان هەیە ئێمە یەکێتی نیشتمانی کوردستان لەگەڵ نەوەی نوێیە بەڵام ئەم تەحالوفە ئیتر چنێ دەوری ئەبێ بۆ ئەوەی کە تۆ مفاوەزەکەی بینیمان ئەوە دەورێکی جددی نەبوو بۆ مفاوەزەکردن حتا وەڵامێکی جددیشی نەبوو بۆ ئەوەی کە بتوانن لە پەرلەمانە دانیشن یەکێتی جەواڵێ ئێمە ساڵێک بە 23 کورسی گفتوگۆمان لەگەڵ پارتی کرد هەر نهاتنە پێشەوە بەوەش نەیان کردو ئێستا بە 39 نایە کەواتە سێریکە یەکێتی نیشتمانی کوردستان خەڵکی زۆر بەتوانایتیا بوو ئەوانەی ناکە ئێستا لە ناو قیادەیان ئەبێ بگەڕێتەوە بۆ ئەوەی کە لە ناوێکێتی نیشتمانی کوردستانە بڕات بگەڕێ بە دوای ئەو هەموو کەسە شارەزا و سیاسیانەی کە هەن چکە بەڕێزێکی زۆرەوە بۆ هەموو کەسانێک ئێستا لە قیادی یەکێتی نیشتمانی کوردستانان بەڵام بە زۆری خبرەیەکی سیاسی زۆریان نییە بەڵام کەسانێک هەن خبرەی سیاسیانە خوێندویانەیە کەسانێکن کە بەڕاستی ئەکادیمین پێویستە بەوەیە کە ئەم ڕۆژە گۆڕانکاری بەسەرابێ مستەشارێکت هەیە مستەشارەکەت خبرەیەکی خۆی هەیە تایبەتمەندیەکی خۆی هەیە بەڵام بەڕاستی ئێستا من کە سەیری هەر کەسێکیان بکەم لەوانە ئەزانم ئەوە جێگای ئەوە نین ئیستیشارە بکەن و کێشەی ئەم هەرێمی کوردستانە حەل بکەن لەبەرەوەی بێ بگەڕێ بەدوایە چونکە هیچ کێشەیەک نییە چارەسەری نەبێ مادەم کێشە دروستە بێ چارەسەری هەبێ چارەسەرەکەش بەمە نەبوو ئەمە بیدانا کە هات تەحالوفێکی دروست کرد تەحالوفەکەش حەلی نەبوو چکە لە کۆتاییە حیزبێکی سیاسی هەرچەند کە لێ ڕق بێ وەکو ئێستای پارتی دیموکراتی کوردستان هەرچەند هەموو دەسەڵاتەکانی خۆی بەو شێوە بینێ بەڵام لە ئەخیرا دەسەڵاتێکی ضعیفی هەیە دەسەڵاتێکی ئێستا هەیە لەناو ئەو لانی کە بە ڕووی مؤسساتەوە هیچ مؤسساتێکی نەما من لێرەوە پێتەڵێم بەڕێز کاک نێچیروان بەرزانی بەڕێز کاک مەسرور بەرزانی کە سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێمی کوردستان داواتان لێکەم بە وەزیری کاروباری کۆمەڵایەتی بە وەزیری دادی هەرێمی کوردستان هەستن بڕۆن سەیری هیچ شوێرێکتان پێ ناڵێم بڕۆنە ناو چاکسازیەکان ئەگەر
خۆتان تحملتان کرد سعاتێک لەناو ئەو چاکسازیانە دانیشن اینجا وەرنەدەرەوە سیرێکی خۆتان کە لە ئاوێنەیە تەنها بەڕاستی دەوڵەتداری ئەوەیە کە ئێمە ئیشمان لەسەر کرد بڕۆ بزانە دەوڵەتی عێراق هەموو باسیەکەین ئەڵێن دەوڵەتێکە گەندەڵی تایە ئەم هەموو کەسە بەڵام پەرلەمانێکی هەبوو پەرلەمانەکەی بە هەموو خراپیەکان و هەرچەنەکە قانون عەفوی عام دەرچوو من لەگەڵیان نەبووم لەبەرەوە بە سەلەیەکی قانونی دەرچوو کە قانونی تعدیلی قانونی ئەحوالی شخصیشی لەگەڵا بوو بەڵام مهمەوەیە کەسێک وەکو یەک تاوانی کردو لەناو ئەم دەوڵەتەیە کە ناوی دەوڵەتی عێراقە وەکو یەک عقوبە دراوە ڕاستە بەداد پەروەری و بارودۆخەکان جیاوازی هەیە لە عقوبەکەیە بەڵام لەسەر یەک تاوانە یەک قانونی عقوباتت هەیە وەکو یەک حکم دەدرێی لەناو ئەم دەوڵەتی عێراقە ئەو عفوویەکی عامی دەرکردو ئەم خەڵکانە دەنازنەوە خەڵکانێک هەن بە هەژاری چونکە لە ئەخیرا ئێمە مادەم چاکسازی هەیە بڕوامان بەوەیە کە کەسانێک چاکسازیان تیا ئەکرێ وەگرە واتە ئێمە بەپێی قانونی ئوسوڵی محاکەماتمان هەیە کە تەنازولەکەن لەسەر ئەم داوای خۆیان واتە سوڵحی تیا کە سوڵحەکەن ئەم کەسە دوایە پارەیەکی زۆرەیە بەم سوڵحە بۆی بچێتە دەرەوە 4 ساڵە 5 ساڵە 10 ساڵە پارەی یاوە و ماڵ و مناڵەکەشی فەقیر حاڵ کردو و ما خێزانەکەشی هەموو بە گەوری خێزانەکان کەوتونەتە وەزعێکی زۆر خراپ بۆ ئەوەی بەیانی ئەم کەسا بمێنێت و بگەڕێتەوە ناو خێزانەکەی خۆی بەڵام سەیرەکەی تا ئێستا تۆ بیر لەوەنە ئەمە سادەترین مافە کە سەرنج شتێکمدا مەسەلەن تۆ لە هەر باسکردنی کێشەیەکە هەرە و کێشە گشتگیرانە باز ناکەی کە هەمومان بەریەکەی ڕۆژانە مەسەلەن کە موچە تاقیرە بێ گشتگیرە بۆ هەمووی لە بازاڕەوە بۆ موچە خۆر بە مەسەلەی بەنزین گشتگیرە بەڵام مەسەلەن تۆ باسی ئەوەکەی کە خەریکە فەرمانگەکان پیرە بن بۆمانانە پیر ناتوانێت ئیش بکات پیری زۆر کەمانەوانیە بەڵام تۆ گەنجیش پێویستە سبینێت تۆ بەدواری ڕاکە مەسەلەن باسی چاکسازیەکانەکەی مەسەلەن باسی ئێستا تۆزێکی تر بڕوا دووسێ شوێنی تر باسەکەی بەڕێوەبەرایەتەکان باسەکەی بەڕێوەبەرایەتی بەڕەنگاربوونی و تومتیژی خێزانی با بڕۆینە ئەم بەڕێوەبەرایەتە کە بەڕێوەبەرایەتێکی زۆر گرنگە ئەتوانم بڵێم ئەوەندەی ئیشمان کردو لە هەرێمی کوردستانە لەسەر بەڕێوەبەرایەتێک دانێن دادگایەک دانێن کە جێگایەکە هەرێمی کوردستان فەخری پێوەکە کە ئێمە بە یاسایی توانی ومانە یاسامان هەبێ خێزان سەلامەت بێ ئێستا بڕۆ سەیریکە بەڕێوەبەرایەتەکان مۆزەفیان کەما لێکۆڵەریان کەما یعنی ئەچیتە لەگەڵیاندا ئەنیشی خۆت ئەڵەی بەڕاستی هەر زۆر باشە ئەم تۆزە داوایە توانن ببینن ئەوەندەی بەڵام کە تۆ چیتە جێگایەکە و کاتێکە توانی ئیشێکی باشی تیا بکەی خزمەت گوزاریەکان لە بەردەم تابن دەلێ کۆڵەری دادی لێبێ دادوەرێک کە لەوێ دانیشتووە بە تاقی تەنها بەس بڕۆ سیر کە بزانە چەندی ئەوراقی هەیە بە خۆی و بە داواکاری گشتەکەی بزانە چەند هیلاکن لەناو کە مادەم ڕێژەی خەڵکەکان زیادە بێ ئەبێ دادوەریش زیاد بکرێ ئەبێ پۆلیس زیاد بکرێ ئێمە بینیمان پێش 3 ساڵ پێش ئێستا کوڕێکی گەنج لەگەڵ چەند پۆلیسێکە ئەڕۆن بۆ گرتنی تۆمەتبار شەهید دەکرێن دوای ئەوە لە جیاتی ئەوەی کە بێت ئیش بکرێ ئێشتا بە تۆمەتبار دانراون دوو کەسەکەی کەماونەتەوە تۆمەتبارن و محکەمەیانە بێ لە ناو دادگایە کەواتە سەیری ئەمانەکە ئێمە لە هەموو شتێکمان پێویستە تۆ لە ناو مۆبایلەکەی خۆتە هەمووی ناوە بەرنامەکە ئەوەستێ کەسانێک هەیە ڕەنگە زۆرە موردەکاریە نەزانێت چونکە بۆیە تۆ لە ناو هەموو ئەم بابەتانایی لە بابەتی یاسایە لە بابەتی کۆمەڵایەتیە ڕۆژێک لە ڕۆژان نوێنەری خەڵک بووی لە ناو خێزانێکی سیاسیایی لە ناو خێزانێکی کە کۆمەڵایەتی بە ڕۆژانە لە ناو خێزانەکە تا خەڵک هەیە و تووشی کێشەی کۆمەڵایەتی و بێ چارەسە کەواتە سەیری ئەم هەموو بارودۆخەکە 10 ساڵ پێش ئێستا 5 ساڵ پێش ئێستا سەد بەقاتی ئێستا باشتر بوو دەکەواتە ئەگەر ئەم ڕاوێژکارە باشانەی حیزبە سیاسیەکان سەرۆکی حکوومەتت سەرۆی جێگرەکەی ئەگەر دەوری جدیان نەبێ ئەم حەقیقانە ئەی چۆن ئەو تەحملەکە ینی من لەو بڕوانیم هیچ کام لەم سەرۆکانە ئەگەر زەڕەیەک مرۆڤایەتیان تیابێ ئەمەی لە هەرێمی کوردستانە ئەگوزەری قوبوڵ بکرێ پێیان بەڵام یا ئەوەیە بە هەڵەتیانە گەێنرێ هەمیشە چووکە بینین ئێمە هەمیشە هەر کە دانیشتێکە بێ بە پێکەنینەوە ڕوون بۆ شوێنەکان و بە دڵخۆشیەکەوە قساکەن چونکە ئەم پێکەنین و دڵخۆشیەوە باش بزانن خەڵکێکی هەژار لە سوچێکەوە دانیشتووە دایکێکی کە مێردەکەی مردووە تەلاق دراوە باریدارایەکی خراپی هەیە نازانێت چۆن مناڵەکانی پەروەردە بکە بۆ ئەوە زوو خاوە لەبەرەوە بێ بیر لە هەموو ئەم بابەتانە بکەنەوە هەرێک لەم کەسە لە کۆمەلگایە لە ناو کۆمەڵە
کێشەکان زۆر بوون شیرازەی خێزان تێکەچێ ڕێژەی و سەرگیری ڕێژەی جابوونەوە زیادەکە هاوسەرگیریش کەمەکات هاوسەرگیریش کەمەکات بەڕێستانەوەتان بینیوە لە ئێستا ئەڵێ وەکو پێم وتیتم بۆ من ئەچمە سەر دادگای بەرەنگار بۆنەوەی دۆتیژی خێزانی بڕۆ بزانە کێشەکانی خێزان چەند زۆر بووە بە ڕۆژانە چونکە بارودۆخی ئابووری زۆر سەختە خەڵک بێ ئیشە هەموو ژیانی بۆ بەم مۆبایلە ئەتەرنێتێکی هەبێ و لەگەڵ مۆبایلا بژی نەک لەگەڵ ئینسانەکانە بۆ ئێمە هەموو تۆ کە ئیشت هەبێ کاکزانە ئێمە ئیشمان هەیە کە ئیشمانەیە فریایوە ناکەویت بەڕاستی تۆ تەلفونێکە بۆ کرێ خەریکی ئیشکردنی بە دوای ئیشەکەی ئەڕۆی ئەمە بەڵام خەڵکێکی ترە و ئیشەی نییە ئەیکە ئیشت نەبوو تۆ تووشی مەلە لەبی لەناو پێت ئەڵێ وەڵاوانەیە بارودۆخ بن چەند کەسی سیاسی خاوەندە سەڵات ئێستاکە قسەم کردووە لەگەڵ یانە باسی بارودۆخیە دارایم کرد ئەڵێ وەڵا هەرێمی کوردستان ئێشتا نەگەشتۆتەوە بارودۆخە خراپەی کە خەڵک زۆر هەژار بێ یعنی ئەو ئێشتا هەستی بەوە نەکردو هەژاری تەنها ئەوە نییە کە تۆ پارت نەبێ ئاوێک بکڕی هەژاری ئەوەیە کە لە ناو هەرێمی کوردستانە ئێمە هەرێمێک بووینۆک و دەوڵەتێت تعاملمان کردەوە خەڵکی هەرێمی کوردستان شایستەیە باشترین ژیانی بۆ دابێن ئێستا کری بڵین هەژاری حکومڕانین هەژاری حکومڕانین بە تەکیدی هەژاری چونکە بۆ هەژاری چییە؟ تایناتت نەبێ سوود نەبینی لەم هەموو بەتەلەبەی ماجستەرتەوە دکتۆراتەوە بەکارێزەوە هەر باسی ناکەین هەموو ئەمانەوەی چاوەڕوانن ئەوەی کە شەریکەیەک کە بەداخەوە کۆمپانیەکانی شێمازان ڕێزێکی زۆرم بۆ هەندێک لە کۆمپانیەکان ڕەنگە پرۆفیشناڵ ئیشکەن بەس هەزارەها کۆمپانیا هەیە ئەوەندە بە ناشرینی هەڵس و کەوت لەگەڵ کاربەنداکە وەکو وایە کە کڕی بێتی ئەمەش هەمووی ئەوەیە کە تۆ حکوومەتێکت نییە لێ پرسیینەوەی لەسەر هیچ بابەتێک هەبێ کەواتە بارودۆخەکە هەتا بڵێ خراپە باشە مانەوەی ئیدامەدانی ئەم دۆخە چێ سوودمەندە ئەکیت حیزب سیاسەکان سوودمەندن ئەگەر حیزب سیاسەکان سوودمەند نەبن هەڵی جدیانەیە چکەروە بە ئاسانی ناڕۆ بەڕێگا چکە من ئەگەر بە جدی پێویستم بەوە بێ سێریکە نمونەیەکی ترێ بۆ هێنمەوە لە کاتی شەڕی ناوخۆیە باسی ئێمە هەمیشە باسی ژن و ئاشتیەکەین یعنی کە من لێرەیە قسە ئەەکەم لەسەر هەرێمی کوردستان و ئەوەی کە ڕەنگێکی کە پێم بڵێ تۆ خۆت بڕۆ سێری بەغاو بەسڕە کە بزانە چێ بە من ئەوەندەی خەمی هەرێمەکەی خۆممە کەس و کار و ژیان و قەومەکەم لە ناوەم هەرێمایە من ئەمە بۆ من ئەولەویەتە لە دوای ئەمەوە منەچم لە قساکەم لەسەر جێگایەکی تر لەسەر دەوڵەتێکی تر لەسەر شارێکی بە ناوماڵی خۆم ڕێک بنجەچم لەسەر هەموو ئەمانە هەیە کاتێکە کێشە لە ناو هەرێمی کوردستانە هەبوو شەڕی براکوژی هەبوو ژنانێکی کە پیانەوت دایکانی لە چکسپی هەستان بیریان کردەها ئەو کاتە قیادەکان گوێیانەگرت لێرە لە هەرێمی کوردستان بەڵێ لێرەوە هەستان ژنان لە سلێمانی و لە ناوچەکانی ترەوە بەپێ لە کۆیەوە لە هەولێر ژن هات لە دهۆک ژن هات ڕۆشتن ئەو کاتە بۆ لای کاک مەسعود بەرزانی کە ئەبێ شەڕ وەستێ چکە ئەیانزانی ئەم شەڕە کوێرەوەریەکەی بۆ دایکەکانە وەکو چۆن ئێستاش ئەڵێم کوڕی شەهیدە بوو بێردی شەهیدە بوو باوکی شەهیدە بوو هەموو لە ئەخیرا ژنێکە بێنێتەوە بەسوولێتێکی گەورەی سەرشان کە مەسئولیەتێک کە بەڕاستی باریدارایی ئەو کاتەش زۆر خراپ بوو کە ئێمە گەرباسی 96 بکەین لەبەرەوە ئەمە خەڵکانێکە بوو ئێشتا زۆر بە مەسئولیەتەوە سیر کە ئێستا تەنانەت ژنە سیاسیەکانی ناو حیزب سیاسیەکانیش بێتەن بوون بێدەنگیەکی زۆر یەک کەس ناتوانێت لەم دوو حیزبە گەورەیە قسەیەک لەسەر بارودۆخەکە بکا بە جدی ڕەنگە خۆشت ڕوبەڕووی ئەوە بیتەوە کە جارێکە تەوێت مقابلەی ژنێکی سیاسی بکەیت پیاوێکی سیاسی بکەیت کە لە پێگەیەکی باڵا بێت چونکە خاوەنی دەسەڵاتە هەتا دەستەکەوێ زۆری پێچێ کەواتە ئەمە خۆدزینەوەیە لە مەسئولەتێکی گەورە لەبەرەوە بێوان باش بزانن تۆ مەسئولێتێکە گرتۆتە سەرشانە مەسئولێت تەنها پارە پیاکردن نییە حیزبایەتی پارە پیاکردن نییە حیزبایەتی خزمەتگوزاری خەڵکە چونکە ئەو حیزبەیە پەرلەمان دروستەکە ئەو حیزبەیە حکومە کەواتە ئەبێ ئەوەی کە دەستەکەوێ هەوڵی بۆ بەی خەڵکە لێ ڕازی بێ حکوومەت پێک بهێنی کەواتە کە ئەمەد نەکرد کەواتە دوو حیزبی سیاسی لە ئێستا من تەنها پیانەڵم لە ئێستاشەوە بە سەرۆکی حکوومەت سەرۆکی هەرێم هەموو ئەمانەی کە لە ناو ئەم پۆستان بە جێگرەکانیشیانەوە بەڕاستی دەسەڵاتێکتان گرتۆتە دەست تەنها بۆ خۆتان ئەمەش من پێم ناخۆشە چونکە من لەم هەرێما مەسئولیەتم یعنی کاڵە من مەبەستم خەڵکە ناوێ هەرێم لە کیس بچێت چونکە هەر چۆنێک بێ هەرێمەکە هەرێمێکی کوردیە
ژیانێکە پێکهێناوە بنیەیەکت دروست کردووە حساب کە بە هەر چوار پارچەی کوردستان تۆ هەتا ئەم هەرێمە گەشتۆتە ئەم باڵایە ڕێزاخان باسی سەرۆک هەرێم و سەرۆک حکوومەت کرد بتوت بە جێگرەکانیشەوە جێگرێک مامی بەڕێستەوانی کا شێخ زەفەر من گفتوگۆم لەگەڵ کردو چەند ساڵ پێش ئێستا مەترسی زۆر گەورە ڕاگەن و نازانم دیدارەکەت بینی یاننا گفتوگۆ لەگەڵ کردو لەگەڵ کاک شێخ زەفەر مەسەلەن مەسەلەکە ئەوانە زانن ئەوانە نییە کە من گفتوگۆی لەگەڵ کەم بڕۆ لە لای کاک مەسرور بارزانی بڕۆ بەلای کاک نێچیروان بەرزانی بۆ کاک شێخ جەعفەر کاقوبات وەکو تۆ قساکە ئێستا کاقوبات بانکیتە ئەم بەرنامەوە ئەگەر وەکو من باسی مەئەساتی خەڵکی نەکرد ئەو ڕێزان نەبم حەزەکەی بانیکە بابێتە ئێرە بزانە چۆن باسی خەڵکەکە کەواتە من لە شوێنێکی بە مەسئولیەتا بم گرتمە دەستم ئەگەر نەمتوانی بیکەم ئەبێ ڕێگەیەکی تر بۆ خۆم هەڵبژێرم کەواتە ئەبێ ئەگەر ڕێگەم هەڵ نەبژارد و تۆ لەسەر ئەوە ڕۆشتی بەڕێگاوە ئەمە قورسە کەواتە ئەمەیە کە ئێمە باسەکەن ئەوانیش هەمووی وەکو ئێمە قساکەن کە ئێنە سەربار و لەم ڕۆژانە لەگەڵ تەبێژی کۆمەڵی دادگەری گفتوگۆیەکمان هەبوو وتی مامۆستا عەلی باپیر کە لەگەڵ بەڕێز کاک مەسعود بارزانیە گفتوگۆی کردووە ئەو کێشانەی کە لەسەر ڕوبەڕووی خەڵکی هەرێمی کوردستانە بۆی باس کرد و تیتێمی ئاگام لێ ڕاستە وایە بەڵام کە ڕاستە من ئەبێت تەسحێ بم چونکە تۆ باوکی کوردی ئێستا هیچ کەسێک لە پێگە و تەمەنی بەڕێز کاک مەسعود بەرزانی نەماوە لە ناو هەرێمی کوردستان ئەو پێگە بەرزەی کە هەیەی کەواتە بێ ئەو پێگەیە جارێکە بیرکاتەوە ئەمانەی هەموو بۆ باس کرێت ئەو دار و دەستەی ئەویش منیش لەو بڕوایم ئەوانەی نزیکن لەوەوە ناتوانن ئەم واقعای بەجددی تێبگەێنن چکە ئەگەر بەجددی بڕواناکەم هیچ کەسێکە بێ ئەوەندە دڵڕق بێ بەرامبەر بە هەرێمەکەی تەنازول نەکا لە هەندێ ماف تەنازول بە کوڕەکەی نەکا تەنازول بە برازاکەی نەکا کە ئەبێ ئێمە ئەم هەرێمە چاک بکەین ڕەنگە کاکنێچیر لە ئێستا وەساتەیەکی زۆری کردبێ باشتر توانی بێتی بەڵام ڕەنگە قوتەکەی ئەوە نەبێت کە دەخاوەنی دەسەڵات بێت بەڵام ئەویش لە هەمان شێوە بە مەسئولێتێکی گەورە و ئیشی نەکردو بۆ چاکردنی بارودۆخی هەرێمی کوردستان باشە ڕێزاخان ئەمە خۆت زیینەوە نیە سی دوو خولەکە لەسەر هەرێم گفتوگۆکەین باکەمێکی لەسەر عراق گفتوگۆ بکەین عراق لە دۆخێکە عراق بەگشتی مەسەلەن ئەبینین کە ئەڵێ بێ هاوپەیمانانە کشێنەوە گەر هاوپەیمانان بکشێنەوە ئایا سوپای عراق هێزە چەکدارەکانی ئەو زۆر مشکلەیە بۆ من قەت ناوەستێ ئەوڵی کێشەکانی هەرێمی کوردستانە قەت چارەسەر نابێ مەسەلەن عراق لە دۆخێکە کە ئەگەر هاوپەیمانان بشێنەوە مەسەلەن گروپە چەکدارەکان فشارێکی زۆر لەسەر عەلی زەیدیا خۆتە زانی خەریک بووم و چیان پێدابین نەکرێت ئەیوت بە ئەم ڕۆژی بەسەرا بڕوا بۆی شتێک سیولەکۆ بکەمەوە مەسەلەن وەزیری دارایی عراق لە دۆخێکە پێناسی تو بۆ عراق چییە؟ سێریکە ئێمە کە باسی سیولە و موچە بکەین بارودۆخی شەڕ دەورێکی زۆری هەبوو لەسەر عێراق چونکە عێراق گەورەترین مەزدەری بۆ ئەوەی ئیراداتی هەبێن فرۆشتنی نەوتە دەروی هورمز و داخستنی و هەموو ئەمانە تەسیرێکی گەوری کردو لەسەر عێراق لەبەرەوەی مانایەوە نییە کە عێراق هەژار بێ پارەی نییە و ناتوانێت موچە بە مانای ئێوەیە کە فرۆشتنی نەوت و کەم بۆتەوە و ئەمە تەسیرێکی گەورەکە ئیراداتیشی کەمە لە هەموو شوێنەکان تەنان لە هەرێمی کوردستان شاتۆ سیرکە بزانە ئەوەی کە پێوترێ داهاتێکی کەمت هەیە ئەم داهاتە کەمە چکە نەپشتە بەستۆ بە ئەتوانم بڵم قیتاعی پیشەسازی کشتتوکاڵی بووهێمە لە ناو ئەم دەوڵەت ئێمانە هیچی بێن نەکرا هەر کاتی خۆی کە ئێمە پەرلەمانتاریش بوون باسییانە کردیان و زیاتر لە هەزار تۆ کارگت هەیە ئەم کارگانە ناتوانن بکەونەوە ئیشکردن لەبەر ئەوەی ئەچی لە تورکیا یاخود لە سین شدەهێنی کە سین زۆر بابەت شتومەکەەکانی هەرزانە هەرزانترەکەوێت لەوەی ئەوەی تۆچی لە ناو خۆبیکی کەواتەمە هەڵەیەکی گەورەیە مادەم سین هەرزانەی هێنێ بابەتی خراپمان بۆیێنێ هەڵاستم کارگەکانم ئەمە وای کرد کە بارودۆخی دارایی خراپێ بەڵام بەکۆی گشتی گەر سیرکەیت ئیتاری تەنسیقی لا بەلا قسە ئەکرێ هەندێک لە حیزب سیاسەکان ئەڵێن دژایەتەکەین بەڵام لە کۆتاییە ئێمە تقریبا هەر ڕۆژی جومعە من لە بەغدا حیوار بەغداد هەبوو لەوێ بەڕێز سەرۆکی وەزیرانی عێراق عەلی زەیدی لەوێ بوو بەعەلەنی ئەڵێ ئێمە بەرنامەیەکمان داناوە بۆ باشترکردنی بارودۆخی سیاسی عێراق کە من نەکەسێکی سیاسیم ئەمەوێ سەیری ئەمنیەتەی ئەو ئیتر تا چەند ڕاست بێت نە ئەمەوێ حیزبێکی سیاسی دانێم نەشوێ خۆمە بژێرم لە مەرحەلەیەکە هاتووم ئەمێ چارەسەر بدانێم بۆ عێراق بارودۆخ باش ببێ ئێستا ئەگەر 4 ملیۆن بێ بن ئیکەم بە 9 ملیۆن بەرمیل نەوت بۆ ئەوەی بارودۆخی خەڵکەکەم باش بێ و ئیشەکانی من کاتی نییە من ئیشێکەکەم
بۆ مستقبلی عێراق باش بۆی بینیشمان کە هەندێک لەو حیزبانەی کە بەڕاستی جناحێکیان هەیە کە پێیانە و توێ میلیشیاکان وردە خۆیان هاتوون ئیشەکەن لەسەرەوەی کە هیچ گفتوگۆیەک کراوە لە نێوان عەلی زەیدی و ئەو گروپانەی کە بەتەکیدی هەتا ئێستا بێت سەگدا بنێن هەتا ئێستاش گفتوگۆکرێ و گفتوگۆی جدیشکە نەک هەر خۆی هەر لە ئێستاە بەڕێز هادی عامریە بەڕێز مالیکیە هەموو ئەمانە لە گفتوگۆیان چونکە لە کاتێکا کە بزانن شیعە ژیانی ئەکەوێتە مەترسیە من ئەم مقارنەیەم کرد مقارنەی شیعە بە کورد ئەوان کە ئەزانن مەزمومن لە عێراقی ڕابردووە بەڵێ ئەمان کە ئەزانن ژیانیان کەوتۆتە مەترسیەوە بە هەموو شێوەیەک تەنازل ئەکەن بۆ ئەوەی بتوانن ڕەنگە ناڵێنە 100% بەڵام لە 150 بیکەن لە 160 بیکەن بۆ خۆی عێراق جێگریەکی پێوە دیارە هەر لە دوای ئەمەش سیرکە ئەو هەموو کە بینیمان هەر قسفەکانی سەرهەرێمی کوردستان وردە بەرەو کەمبوونەوە ڕۆشتووە یعنی ئەمانە هەموو ئەو ئیتیفاقانن کە ئەبی بیکەن نەیکەن بارودۆخی عێراق بەرەو خراپیە ڕوا ئەمانیش نایانەوێ بەرەوە جە دوای ئەوە دژە گەندەڵی دەست پێ کردووە بەجددیش ئیتر هەرچەندێک بێ ڕەنگە ئێماڵین هەندێک لەوانە تەسفیە بێ خۆمان نەزانین تەسفیە وەکو تەقدم هاتووە تەسفی هەموو حیزبەکانی تر ئەوەی کە زانیوێتی عەرقەلەیە لە بەردەمیا تەسفیەکە ڕەنگە هەندێک لەوانەی لە مالیکی بن چوو بوونە ناو لای سوودانی تەسفیانەکەن هەندێک لەوانەی کە لە سوودانی ئەو لە حکوومەتەکە ئیشیان کردە کە بەڕاستی ئیش حکوومەتدارێکی باشی نەکرد حکوومەتدارێکی خراپی کرد هەر لە بیدایەتەوە هەستا بۆ ئەوەی کە نفوزی خۆی زیاکە ئیشی لەسەر مەکرد ئەمە هەڵەترین حکومڕانیە کە بکرێت ئەمانی کردەوە بەڵام ئێستا ئەیانێ ئەمە ئەم بارودۆخانە چاکەنەوە ڕۆشنە دەرەوەی ئێستاوە بە مسەیتری ئەڵێن تەحالفی دەولی ئەڕواتە دەرەوە لە بەرەوەی داعش وجودی نەماوە لەناو عێراق بەرگەیەوە گرێگەر گروپی تری بۆ دروست نەکەن ئەمانە هەمووی قسەیە ئەکرێ مەرجنیە بە تەواوەتی بچێتە دەرەوە چونکە ڕاستە ئێمە هەموو ئەو قونسوڵیەتانە و سەفارەتانی کە لە ناو دەوڵەتی عێراقان هەمویان بۆ خۆیان پاڵپشتیەکەن بۆ هاوپەیمانان لە کاتێکا ئەگەر ژیانی شوێنەکەی خۆیان بکەوێتە مەترسیەوە یاخود ئەم دەوڵەتە بە شێوەیەک پەیوەندیکی باشی هەیە لەگەڵیانە وە سەرۆگۆزیران ئەوە تا پەیوەندی لەگەڵ دەوڵەتانی دراوسەیە سەردانی تورکیای کردووە ئێرانی کردو بەرەو سعودیا ڕوا لەگەڵ ئەمریکای دانیشتە کەواتە هەوڵایە ئێستا سیرکە هەر ئێمە تەنانەت پەیوەندیەکانمان ئەوەندە زەعیف بووە لە هەرێمی کوردستانە پەیوەندی ڕسمیت نەماوە مەسەلەن سەرۆگۆزیران ئەڕوات بۆ ئەوێ پێویستیە کرد سەرۆکی هەرێمی لەگەڵ بێ سەرۆکی حکوومەتی لەگەڵ بێ ئەمە وەکو قووەتێکە بۆ هەرێمی کوردستان تەنانەت ئەوەندە زەعیف بوون ئەمانەش لەوێ پێگەیان نەماوە کەواتە ئەمانە وا ئەکا وردە ئەم دەوڵەتە بە هەر شێوەیەکنجە زۆر جار هەنێ بابەت هەیە بابەتی ڕووە کە ڕوخسار چۆنەکە خەڵک ئەمەی پێ باشە لە سەرەتایە ئەوەی کە ئێستا خەڵکی عێراقی حتا لەگەڵ کەسە سیاسیەکانە کە گفتوگۆکەیت هەستەکەیت بە سەرەتایەکی باشی دانێن هەرچەنە ئێمە زانین کە کاتی خۆی عەبادی لە 2014 هات بە هەمان شێوە دەستی پێکرد ئیسلاحاتی کرد ڕاتبی شوێنەکانی بەڵام ڕەنگە هەندێک نەزیفی وەستان بێ بەڵێ یعنی زۆر لەمانەی کرد بەڵام سیرەکەیت هەر حکوومەتەیە بەم شێوەیە ئەکا بەڵام ئەم گۆڕانکاری ئەم لە ئێستا ڕەنگە جیاوازتر بێ لە بەروی خۆزگە لە هەرێمی کوردستانیش کۆمەڵشتی لەو بابەتە کرا زانی مهم چۆنە کەسێک ئەهێنی بێنیت ئەم کەسا خەڵک بێمتمانە بووە بەرامبەر ئەم دەموو چاوانە مەسەلەن ئێستا من کەیکێتیم بێمتمانە نابم بەرامبەر بە حیزبەکەی خۆم بۆ نمونە ئەم دەموو چاوانە پێم خۆشە هەمیشە بە دەرەوە بێ بەڵام لە کاتێکا کە خاوەنی دەسەڵاتن و دەسەڵاتەکەیان جێبەجێ ناکەن بۆ خزمەتی خەڵک بۆ تۆ زۆر قورس و ناخۆشە کەواتە کە کەسێکی تازە بێ ناوی حکوومەت بێ بیهێنیت کە بڵێ ئەمە یەت بەم شێوەیە ئەوێ دەوڵەتەکەمان بەرەو چاکسازی بەرێ ئەوێ گەندەڵی نێڵێ خەڵک دڵخۆشە بێ بەم مەسەلەیە سەرەتاش بێ خەڵک سیقەیەکە گەڕێنێتەوە بۆ حکوومەتەکەی ئەڵێ ئەبێ قیتعی کارەبا چاکەم هەموو ئەمانە موازنە بەپەلە ئەباتە ناو پەرلەمان ئەمانە هەموو چەند خطوەیەکن کە خەڵک چاوەڕوانە چونکە چاوەڕوانی زۆر بابەتێکی خۆشە کە تۆ چاوەڕوانی کەسێک هاتۆتە بۆ بە سەرۆگۆزیران چاوەڕوانی گۆڕانکاریت بەڵام من لە هەرێمی کوردستانە چاوەڕوانی چی بڕوا بکە یەک چاوەڕوانی نییە کە تۆ چاوەڕوانی بیت پێگەی کورد لە بەغدا هەتا بڵێ پێگەیەکەی تەنها پێگەی حیزبیە یەکێتی نیشتمانی کوردستان پەیوەندێکی باشی لەگەڵ لایەنە سیاسیەکانە هەیە ئەو پێگەی خۆی دیاریەکە وەزیری خۆی داناوە یەکێ پارتی دیموکراتی کوردستان بە هەمان شێوە ئیتر پێگە چییە یعنی حتا حیزبە سیاسیەکانی تر پێگەکانیان زعیفە کامە حیزبی سیاسی ئێستا بینی ئێمە لە بەردەم مەوزوعی بودجەی 2027 ئەو کاتە هەر وەکو حیزبی
ئەو ئەندامی پەرلەمانانە تەحەدات دەکەم ئەگەر هاتوو پێکەوە توانیان ئەم جارە ئیش بکەن لەسەر بودجەی هەرێمی کوردستان بە یەک دەنگ قەت ناتوانن چونکە لەبەری پێشتر هەوڵی جدیانەیە. بەڕێز فایق سێدان سەردانی تێهرانی کردووە. ئەمە ئەم تەبادولی وەفدانە شاندانە بۆ چییە زیاتر؟ سێریکە ئێستا هەر هەمومان نەزانین فایق زێدان قوتێکی زۆری هەیە ڕاست دەسەڵاتێکی دادسەرۆکی دەسەڵاتی دادوەریە. ئەم دەسەڵاتی دادوەریە وردە وردە خۆی دەسەڵاتی دادوەری ئەساسەن ئەگەر باسی بکەین ئەبێ ئەم دەسەڵاتە تێکەڵی دەسەڵاتی جێبەجێکردن و دەسەڵاتی یاسادانان نبێت چونکە دەسەڵاتێکە باس لە دادگاکان و کێشە و هەموو ئەم مەترسیانە کاکە خەڵک تووشێ بێتەوە چێتە ناو ئەم جێگایە بۆ یەکلاکردنەوەی بەڵام ئەمە بوو بە دەسەڵاتێکی سیاسی لە عێراقا لەبەرەوەی هات لەگەڵ حیزبە سیاسیەکانە لە کاتی دانیشتنی سێ سەرۆکایەتەکە بوو بە 4 سەرۆکایەتی واتە دەسەڵاتێکی گەورەی پێڕاستبێرە و ئەویش ئەندامانی بۆ اختیارکردنی ئەندامانی دادگای فیدراڵی ئەم اختیارێکە ڕاستە بە حیزبە سیاسیەکان بەڵام لە کۆتایە دەنگی لەسەر ڕاو دایناون و کەواتە ئەم دەسەڵاتانە دەسەڵاتێکی فراوانی گرتووە و زۆربەی زۆری حیزبە سیاسیەکان لە خۆیان چونکە زۆربەی زۆریان بە نایاسایی کاری زۆریان کردووە گەندەڵیان کردو لە ناو وڵاتەیە کەواتە هەموو ئەم مەلەفانە ئەتوانم پێت بڵم لە ناو ئەم دەسەڵاتی دادوەریە هەیە. قووەتی فایق سێدان هەستاوە هەموو مەلەفی حیزبی سیاسی ڕەنگە لە لای نەک ڕەنگە بە تەکیدیشی ئەو کاتە خەڵکیش بڕوای بەوەیەکە ئێستا هەر لەوەی کە دانانی ئەم دادگای نەزاهە و ئەم پەرلەمانتارێک بچێتە بەردەمی دادگاکە و ڕابگیرێ و بڕوا دەست بگرێ بەسەر سەروەت و سامانەکەیا و هەر کەسێکی تری کە لە ناو پێگەکانە و پێگە و دەسەڵاتێکی هەیە بگیرێ کەواتە خەڵک سیقیکەواتە ئێستا وردە وردە لە ناو دەوڵەتی عێراقا سیقەیەکی گەورەیان بە فایق زێدان هەیە توانی ئەم شخصیەتە سیاسیە دادوەریە بۆ خۆی دروست بکە ئێستا وردە وردە دەستەکا بە پەیوەندیەکانی خۆی بە پەیوەندیەکانی خۆی یەکێک لەوانە کە میلیشیاکان یاخود هێزە چەکدارەکان ڕەنگە هەندێک کەسی شەڵەیە زۆر جار پەیوەندی هەش بێت بەوە بەڵام ئەو بە هیچ شێوەیەک ئەڵێ هەموو ئەمانە لە دەرەوەی یاسان خۆڵێ لە ڕەنگە سەردانش ڕەنگە ئەمەش بۆ ئەوەیە کە بتوانن دەوڵەتی عێراق چونکە ئەویش لە کۆتاییە کەسێکی شیعەیە مادەم شیعە مەزهەبە ئەیانەوێت شیعە ئەو دەسەڵاتیان بە دادوەری و جێبەجێکردنەوە لە دەستنێن وەکو کوردنین بترسن لەوەی کە نەترسن لەوەی کە ئێمە سەرۆک کۆمارێکمان هەڵبژاردەوە بە زۆرترین دەنگ لە ناو پەرلەمانی عێراقا سەرۆکی هەرێممان ناچێ سڵاوێکی لێ بکە لە شوێنێکی ڕسمیە کە ئێمە باس لە سیاست و گەورەی سیاسەتی ئەم حیزباکەین حیزبێک کە ناوی پارتی دموکراتی کوردستان بەداخەوە ینی هەرچیەک بێ ئەمە منمانە هەتا ئێستا بۆ پیرۆزبایی وەفدێکی حکوومەت بە ناوی سەرۆکی هەرێم سەرۆکی حکوومەت نەچوە پیرۆزبایی لە سەرۆکەکەت کاکە کووردە واز بێنە لەوەی کێکێتی هەتا ئەو دقەیەکێتی بۆ بەڵام لە ئێستا سەرۆک کۆماری ئەم دەوڵەتەیە کە دەوڵەتی عێراقا لە دنیاوەیەن لە هەر وڵاتێک بە دیبلۆماسی هەموو سەرۆکی وڵاتێک یەک سەرۆک کۆماری دەوڵەتی عێراقا بینێ ئێمە بەوە دڵمان خۆشە زۆر جار خەڵکێک گوتوێتی دەسەڵاتی سەرۆک کۆماری چییە تا کوردە و نەدڵی پێخۆش بێ نەخێر دەسەڵاتێکی گەورەیە لە بەروی ئێمەی کورد ئەوەندە نەهامەتیمان چەشتووە مهمەوەیە ئێمە لە دنیاە کە سەرۆک کۆمارە ئەڵێن ئەمە کووردە کەواتە ئەمە بۆ خودی خۆی ئێمە قووەتێکی هەیە کەواتە تۆ سیری ئەمەکە بەڵام ئەمان نەخێر ئەیانەوێ بە هەر شێوەیەک بێ دەسەڵاتی پازدار و هەموو ئەوانەی کە دەمی میلیشیاکانی عێراقەکەن کەم کاتەوە و ئەشیانەوێ بە هەموو شێوەیەکەوەتە ئەبێ ڕایگرن چکە ڕای نەگرن دەوڵەتی عێراق لە خەتەرە لە هەموو حاڵ بستمەوە بڵێم ینی عێراق لە دۆخێکی مەترسیدارە ئەوان بینیمان کام قیادەی سیاسی گەورەیە هەبوو بەقەدەر خامنەئی بەقوت هەموو کەسێتی لە ناو شوشاڵ گیراوە پێشتر ینی هەموو کەس وای بینیوە بەڵام بینیمان کوژرا حزب الله بینیمان چیان لێها کەواتە ئەوان هەر کەسێکیان بوێ بۆ ئەمریکا زۆر ئاسانە کوشتنی دەوڵەتی عێراقیش لە قیادەکانی خۆی ترسێ شیعە بەڕاستی لە قیادەکانی خۆی ترسێ ماوەیە گویان لێ هاتبەوە بوو مۆبایلەکانە تەقیەوە گەر بینیمان هەمووی لە لوبنان چۆن ئەم سیاسیانە مۆبایلەکان بەدەستیان بەڵێ ئیتر هەرچێ ئەنی تقریبەن هەر بابەتێک تەقیەوە و هەمووشیان چەندێک کەسی تیا کوژرا
وان لێ هاتبوو لێرە نیانەتوانی ئەوە نەبوویان و نۆکیان مۆدی هاتۆ ئێستا نۆکیان پێەکە هیچ وەرناگرێ بۆ نمونە یعنی ئەمانە هەموو بابەتە مهمانە کەواتە ئێستا دنیا زۆر بچوو بۆتەوە لە بەردەمی دەوڵەتە زلهێزەکانە زۆر بە ئاسانی ئەتوانن ئەو کەسانی کە ناویان میلیشیایە کە ناویان هەرچیە بینیمان کە چۆن ئەو شوێنەی کە قەسفی لێ کرد ئەهات موسەیریە ناردبوو هەرێمی کوردستان یاخۆ بۆ هەر جێگایەکێکە بە دقەیەک ئەو ئەزانێت کە جێگاکە بۆی ئەوان لەوە ترسن و حسابیشی بۆ بڵێ لەبەر ئەوە زۆرە ترسن بەڵام ئێستا ئێمە پێیان بڵێن بە پارتیش و یەکێتیش بڵە بەداخەوە لە هەرێمی کوردستان بڵێ ئەوە ئێوە وەزعتان لە خەترترین وەزعایە هیچ کام لەم دەوڵەتانەی دراوسەدەم بەیانی تورکیایە دەتانگرێ بەیانی ئێرانیە تانگرێ ئەبێ یەک ببن بزانم کەسیان بڕوای پێکەن هەتا نەیەن لەسەر جێگاکانی خۆیان نەیانگرن بڕوا ناکەنەوە کە ئەمە سەخت و قورسە بەڵام ئەوان نەخێر چونکە ئەیانەوێت دەوڵەتداری بکەن دەوڵەتداری زۆر مهمە هەر قەومیەتێک بیر لە دەوڵەتداری نەکاتەوە مەسیرێکی خراپێچکەوەی ئێمە هەروە بۆ هەرێ کورد بە کۆی گشتی بە هەموو تاریخەکانیەوە بم مەرحلە قورسەی ئێستای ئێمەی هەرێمی کوردستان کە هیوادارم وانە بێ بەڵکوم ئینشەڵڵا من هەڵە بم ئەمان ڕێک بەڕێز ڕێزان شێخ درێرە دابی خولی پێشوێن جوبەی نوێنەرانی عراق پارێزەری ڕاوێژکار زۆر سپاس زۆر سپاس بۆ تۆش هیوادارم کورساد و خۆی هەر بمێنێتەوە بەرنامەکانتان زیاتر پەری پێ بدرێت بەرنامەی باشترەکەین لە ئایندە ئینشاءڵڵا زۆر سپاس زۆر سپاس خۆشەویستانی کورسات لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامای ئەم شەومان پێشکەش کردن ئەم ویلایەتان ئەمانەتی خوای گەورە بنخواتان